سەدای ڕەوەندی کوردی لە بەریتانیا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا تقبل منا صلاتنا وصيامنا وقيامنا وقراءتنا للقرآن يا أرحم الراحمين. براني بريزم خوشكاني بريزم صلاي خوي پروردگارتان لێبێ لە هەر کوێ هەن. داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژ و تاعەت و عیبادەت لە هەموو لایەکمان قبوڵکە. ئەوەی کەوا پێم خۆشە باسیکەم لە خزمەتان ئەمڕۆ بابەتێکە دەربارەی سەرفترە یان سەرچاکردن هەندێک شوێنواڵێن. دیارە سەرفترە داواکاریەکی شەرعیە و فەرزە لەسەر هەموو موسڵمانێک و لەسەر هەموو موسڵمانێک کە چی ئازاد بێ یا کۆیلە بێ نێر بێت یا مێینە بێ گەورە بێ یا بچوو بێ بە پێی و حەدیسەی کە لە بوخاریە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر مانەگیرێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرمێ فەرەض رسول الله صلى الله عليه وسلم زكاة الفطر صاعا من تمر أو صاعا من شعير على العبد والحر والذكر والأنثى والصغير والكبير من المسلمين. لێرە ئەوەی کەوا زۆرگن کە کاتەکەی بزانین کاتەکەیشی ئەوەیە کە ئەو ڕۆژەیکەوە خۆری کۆتایی ڕەمەزان کە کۆتا دێ هەتاوەکو پێش نوێژی جەژن لەو کاتۆ فەرزە بێ لەسەر هەمووی تاکێکمان. و دیارە فەرزە لەسەر فەرزە لەسەر ئەو کەسانەی کە ئەتوانن ئەگەر یەکێ نەیبێ فەرز نابێ لەسەری و وەکو ئیمامی نەووی لە مەجموعە فەرمێ بەبێ خیلافکەوە ئەو کەسانەی کەوا زەکاتی فتر ناتواندن لەسەریان فەرز نابێ. لە مەجموعە لە مجلەدی 6 لە شروط وجوب صدقة الفطر فەرمێ لەسەریان بەبێ خیلاف لەسەریان نی ئەگەر نەتوان. ئەگەر کەسێک مرد لە مانگی ڕەمەزانە ئەوە لە دوای مردنەکەی کەسوکارەکەی لەسەرەتیکەوە زەکاتی فتری بۆ بدەن وەکو لە مغنی ئیمامی قوداما لە مجلەدی 2. و ئەو کەسێکی کە هەتیون ئەو هەتیوانە سەرپەرشتیاریان هەیە سەرپەرشتیارەکانیان ئەتوانن زەکاتی فتریان بۆ بدەن لە کاتێکا کە خۆیان محتاج نەبن و وەکو لە مدەوەنەی ئیمامی مالیکە هاتووە لە مجلەدی 1. کافرێک ئەگەر موسڵمان بوو ئیمامی مالیکە فەرمێ ئەگەر کافرێک موسڵمان بوو ئەویش زەکاتی فتری ئەکەوێتە سەر. ئەوەش ئەگەر هەتاکو پێش ئەو کاتێشیکەوە کە بڵێن ڕۆژێکیش پێش کۆتای هاتی ڕەمەزانیش بێ هەر زەکاتی فتریە سەرە. دیارە زەکاتی فتر لەسەر کێوە ئەدرێ بەکێ ئەدرێ بەو کەسانەی کەوا زەکاتیان پێدرێت ئەوانەی کە درێت ئەو هەش بەشەی کەوا لە قورئانە هەن زەکاتی فتریان پێێت. زەکاتی فتر وەکو زەکاتی ماڵ بە کافر نادرێت بەڵام سەدەقە جایزە بدرێ بە کافر بەڵام زەکاتی فتر و زەکاتی ماڵ ئەمانە بە خەڵکی کافر نادرێت. و تەبعاً ساعەکە چەندێکە 2 کیلۆ 40 غەرامە 2 کیلۆ 40 غەرامە کە ئەدرێ بە خەڵک. دیارە ئەوەی کەوا لە سەردەمی پیامبەر هەبووە صلی الله عليه وسلم بریتووە لە خورما و لە گجۆ. ئێرە ڕوونکردنەوەیەکی بچووک لە ڕاستیە لە ئیسلامە ئەوەی کەوا پێی بوترێ وەسائل ئەمە دین نییە. ئەوەی کەوا بووە بەدین بەسەر ئێمەوە بریتێ لە واجب لە حرام لە مەندوب لە مەکروه لە مباح ئەمانە دینن بەڵام لە ڕاستیە وەسائل دین نییە. کاتێککە پیامبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە خورما و لە جۆ بیدەن ئەی خۆ لە شوێنانی تر ئەگەر خورما و جۆ نەبێشی بن. لێرە لە ڕاستیە بێ ئێمە لەوە تێبگەین خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم. ئیعداد خۆ ئامادەکردن بۆ ڕوبەڕوونەوەی دوژمنانتان و خۆ ئامادەکردن بۆ ڕوبەڕوونە یەکێ لەو شتانە بە ڕیبات الخەیل ینی بە ماین. ئێمە ئەگەر تۆ لەبەرەوەی بڵێ وڵا کەلیمەی ماین لە ئاەتەکاتە ملزەم بین بەم کەلیمەوە ئەمە وەسائلی دنیاییە هیچ پەیوەندیشی بە ئەحکامە نیە. ئەوەی کە ئەحکامە لە ئاەتەکە بریتی و ئاعیدوا لەهم ینی واجبە لەسەرتان
کەواتە لە شەرع ئەوەی کەوا ئەحکامی شەرعیە دینە بۆ ئێمە نەک وەسایل بۆیە لە ڕاستیە ئەو کەسانێک کە ئەڵێن ئیلا ئەبێ نەسەکە وەکو خۆی وەرگیرێ کاتی خۆی خودی سەردەمی تابعین و لە سەردەمی سەحابەشە بەو شێوازانە لە نەستێ نەگەشتن کەوا ئێستا خەڵکی گوالەکەن خۆیان لەبەر ئارای فقی خۆیانە ئەبێ ئەو ئارا فقیە بسەلمێنن بسەپێنن ئارای فقی خەڵکی تر لە یەک نادەنەوە و گوێ لێ ناگرن ئەمانە ڕاستیە خەڵکانێکن هەر بە عەمدەن خەریکی ئەم مەوزوعانە ئەگیران لە ئیسلامە ئەوەی وەسایل بێدین نیە ئەوەی ئەحکام بێ وەکو واجب وەکو حرام وەکو مەسایلی مەندوب و مەکروه و مباح ئەوانە دینن. خاڵێکی تر لەو خاڵانەی کەوا لە ڕاستیە زانایان کە بەڵگەیانەوە لەسەر ئەوەی کە زەکاتی فتر بە پارە درا یەکێک لەوانە کە ئیمامی بەدرەدین عینیە کە یەکێکە لە کیبار علەمای ئەحناف ئەفەرمێ أن دفع القيمة في الزكاة جائز عندنا وكذا في الكفارة وصدقة الفطر والعشر والخراج والنذر، وهو قول عمر وابنه عبد الله وابن مسعود وابن عباس ومعاذ وطاووس. أما لعمدة القارئة كالشرح صحيح بخاري كقول صحابي لا تلسلوي كوا جائزة كيكي لوشلاني كوا قيمة دجاتي بدريت إذا شلون بيبليني ولا كاك صحابة نيكردوا أجروا لشيء أو رأينا كيكي كالكبار أحناف وحنفيا كان زيكترين كاس من الصحابة إمام أبي حنيفة سيل صحابة بينيو خالك ترى عمر كري عبد العزيز لمصنف إمام ابن أبي الشيبة كوا لمجلدي شوارع لصفحي سيوحة وتاسي وهشتا أفرمي عون كسي قوا أفرمي يوم لي أبو كوا أواني كوا عمر كري عبد العزيز كري كاركاني ناردبون بو بسرة وتفرموا لجاتي همو كسي لجاتي همو صاع صرفتري همو خلقه نصف درهم ورقلن يعني نيو درهم ورقلن لجاتي أو صاعي كوا لسريان بيدن. أماش عمر كري عبد العزيز بخليفة بينجامي راشدين حسابي وكري باش أوان تابعيني أوان نابي بلين ولا جوات اللي أمتي قيشون قال كي ترهل لمصنف إمام ابن أبي الشيبة لمجلدي شوار ولا سهل همان صفحة إمام حسني باسل أفرمي لا بأس أن تعطي الدراهم في صدقة الفطر أفرمي هيك كات هيك كشيء كتياني كوا فعرف دري لجاتي خوراك. قال كتر إمام ابن تيمية رضا ورحمة خيف الرجاجة إلى مجمع فتاوى لمجلدي بسبينجا للصفحة هاشتا ودوب هاشتا وسيا أفرمي وأما إخراج القيمة للحاجة أو لمصلحة أو لعدل فلا بأس به. أفرمي أجر قيمة يعني بارا بدري لجياتي أجر مصلحة دوابو خلقي وابي يسيكر وباشترين وابو و باشتر أزانرا للراسية هيج كاتي كيشنيا بلام أجر مصلحة دوانة بو خلقي لسردمك قوت هبو خلق قوت بيسي بقوتها كبت وأنا قوت بدري أجر قوت نبو أتوانى قيمة درجة إمام ابن تيمية لمجموع فتاوى لمجلدي بسبيان جا صفحة 82 یەکێکی تر لەوانە کە لە زانایانی پێشووی ئێمە ئیمامی سەوری و ئەبوی حەنیفە خۆی و هاوڵانی هەمویانە فەرموون دروستە ئەوشە لە مغنی ئیمامی ابن قودامەی حەنبەلیە کە لە مجلدی 3 صفحة 65 و ئیمامی بخاری کە ابن حەجەر قەولێکی ئیمامی بخاری نقل کردووە کە بخاری لەگەڵ ئەحنافە لە زۆر شتایەکی نەگرێتەوە بەڵام لە یەک شتایەکی گرتووەتەوە ئەویش ئەفەرمێ ئیمامی بخاری فەرمێ جائیزەکەوە قیمەت پارە بدرێ لە جیاتی قوت بدرێ بە خەڵ بۆ زەکاتی فیتر ئەمیش لە فتح الباریە لە مجلدی 3 لە صفحەی 836 و ئەمانە هەمووی لە ڕاستیە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کەوا جائیزە و بەڵکو کرایشە. هەندێک لێدانەوەیش هەیە لەسەر هەندێک حەدیث ینی دەرچوون لە مەسەلەی ظاهیری قەزەکە هەزارە سەردەمی سەحابە معازی کوڕی جەبەل کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئینێرێ بۆ یەمەن داوای چیەکە بۆ خەڵکە ئەفەرمێ لە جیاتی ئەوەی کە لە جیاتی ئەوەی هینم بۆ بێنن زەکاتی ئەو شتانم بۆ بێنن کە هەیە وەکو خۆراک ئەتوانن قماش قەمیس ئەمانەی کەوا سەحابە پێویستیان پێێتی قماش ئەوانە بێنین ئەخێنە بەر ئەو بۆی کەوا خەڵکی مەدینە پێویستیان بۆیە زیاتر و بە سەحابە و دەستکاری ئەوشتانی یەکێک لەوانە ئیمام معاویە کوڕی ئەبی سوفیانە کە ئەڵێ ئێمە گەنمی شامە دەین گەنمی شام نی کیلۆ گەنمی شام لە جیاتی ساعی خورمایە لە ساعی جۆ ئەمە دەستکاریکردنی ظاهری نەسەکەیە کە سەحابە کردویانە لە ڕاستیە واتێ گەشتن مەنفعەت لەوایە کەوا
گەرمی شامیان بەکارێت گەرمە کاتی خۆی لە مەدینا نەبووە بەڵام لە شاما هەبوو کەم ئاوێکە لەوێ چیەکەن زەکات بەو شێوادن ینی زەکاتی فتر بەو شێوادن لێرەدا زۆر گرنگەکەوا ئێمە یاوانی کە باز لە دینەکەن بەڕاستی ئاڕایی بێتە خیانەتی علمی ئێستا هەمووی وەتە خیانەتی علمی هەر کەسێ خۆی و جەماعەتەکەی خۆی چیان پێ باش بوو یا پێخرابوو بووە بەوە ئەجینا ئەمانە هەمووی ئەبێت تۆ کاتێکە بابەتێکی علمی تەرحەکەی هەموو ئارای علەما و هەموو حادیسانە و هەموو لێکۆڵین و علمیەکان ئەو سانەتیژە علمیەکەی بڵێ بە خەڵک نەوەکو ئەوەی کەوا ئەو وتی و فڵانە کەسی وا کردێت بە پێشەنگی خۆی وتی ئیترتەواو بەڵام زانایانی پێشوو وانە بوون زانایانی پێشووی ئیسلامی ئێمەوانە بوون لە ڕاستی هەرچیە صحیح بێ هەرچیە باش بێ ئەویان ناوناوە دینی خۆیان نەوەکو ئەوەی کەوا ڕێی خۆیان فەرزکەن بەسەر خەڵکە بۆیە برا بەڕێزەکانم خوشکانی بڕن زەکات بە هیچ شێوێ بە قوت مەدەن زەکاتەکانتان بە پارە بدەن چکە هەژاران گۆشتیان پێویستە هەژاران جلیان پێویستە هەژاران بەکارێنن زەرورە ئەوەی بەکاربێنن خەڵکی لە خورما و لە جووە بکە لە ماڵاکە لە کاتێکە برنجی نیە لە ماڵە لە کاتێکە خواردنی ترینە لە ماڵە لەبەرەوە دین بریتە لە ئەحکام بریتینە لە وەسایل و وەسایل دین نییە ئللا لە سێ شتانە بێ یەکێکیان گۆشتی عەقیقەیە ئەویش گۆشتی قوربانیە ئەویش ئەو گۆشتەیەکەوە حانەی سەڵەبڕێ لە کاتی حەجە ئەگەنا ئەمانە نەبێ هیچی تر لە ناو دینە وەکو وەسایل دین نییە وەکو جاکراتەوە لە شەریعەی ئیسلامیە داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتمان لێ قوبوڵ کە و بەرچاوڕوونمان کە و یارمەتی دەرمان بێ بۆ ئەوی کەوا جوان لە دینەکەی تێبگەین وصلى الله على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. كنال BK4 لا خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4